لەم کاتەیە کە موچە بدرێسن زەرری پارتی دیموکراتی کوردستانی تێدایە بۆیە هەر چۆنێک بە ئەیانەوەی ئەرقەلەی تێ بکەن ئەم پرۆسەیە گینا هەر زووتر چەند وەختێک زووتریش هەر موچە و کێشەی تیانە ئەمە ئێمە وەکو هاوڵاتیان لە شاری سلێمانی هەموو لایەک دڵخۆشیێکیان پێوە دیارە لەم قۆناغەی ئێستادا بە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز جەنابی سەرۆک پاڤڵ کە توانیوێتی حەکیمانە سیاسەتی بەڕێز جەنابی مام جەلال پەیڕەو بکە لەم چەند ڕۆژەشە ئیشەڵا هەر ئەم ساڵێت وردە ساڵی داهاتوو وردە کێشەی موچەش نامێنێ هەم کێشە و مەشاکل بەعام لەم سنوورەدا کەم بۆتەوە دڵخۆشیێکی پێوە دیارە ئەمە سوپاسی بەڕێزیەکەین و هەمیشە پشتگیری و پشتیوانیەکی تەواوی ئەکەین لەم سنوورەدا بە کورتەکەی جاران لە هەڵبژاردنەکاندا شەڕ و ئاژا و فەرتەنە لە نێوان لایەنەکانە دروستە بوو بەڵام سوپاس بۆخوا ئێستا لەم سنوورەدا بڕوان ناکەم نە لە هەڵبژاردننی پێشووشان نە هەڵبژاردننی ئێستاشا هیچ کێشە و گرفتێک لە سنوورەکە دروست بوو. ئەم هەوڵانە تەنها یەکێتیەیدا لایەنەکانی دیکە نبینین کە ئەم کارە بکا بچێتە بەغا لە پێناو قوت و موچەی هاوڵاتیان. حەزەکەم یەک ڕاستی هەیە بەڕێزیشتان بیزانن لەم قۆناغەدا ئەگەر تا موچە بدرێ ئیسفادەی یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدایە و چونکە بە هەوڵی بەڕێزیان بەڵام بە تایبەتی ئەگەر موچە دوا بکەوێت یان موچە نەدرێ ئەمە ئەکەوێتە سوودمەند ئەبێت پارتی دیموکراتی کوردستان هەم لە ڕووی دەنگدەریشەوە چونکە ئەوان بەڕاستی وایان لە خەڵکەکە گەیاندۆ ئێمە حیزبێکی دیموکراتین ئێمە حیزبێکین مافی چارە و ئێمە حیزبێکین بۆ دەوڵەت بەڵام ملەتەکە برسیە بێت تا ئەگەر بۆ ئەوان بە ساڵێکیش موچە نەدرێ بۆ ئەوان ئیسفادەی هەیە لە ڕووی دەنگدەری خۆیانەوە کاکە ئێمە واین بەڵام لەم کاتەیە کە موچە بدرێسن زەرری پارتی دیموکراتی کوردستانی تێدایە بۆیە هەر چۆنێک بە ئەیانەوەی ئەرقەلەی تێ بکەن ئەم پرۆسەیە گینا هەر زووتر چەند وەختێک زووتریش هەر موچە و کێشەی تیانە ئەمە.